ئێرەوە لەگەڵمان دەبێ. عەبدوڕەحمانم کاتتان باش. ئێوە ڕۆژی ڕابردوو لەگەڵ کۆمەڵێک لە ڕێکخراوی چالاکی مەدەنی کۆبوونەوە. ئەڕای ئەوان لەسەر کار و چالاکی ئەنجومەنی پارێزگاکان چی بوو؟ بەڵێ سڵاو لە کاکچیا و لە هەموو بینەرانی خۆشەویست. ئەو ڕۆژێک کە ئەو کۆبوونەوە کرا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە هاتنە ئەنجومەنی پارێزگای هەولێر، من لەگەڵ سێ هاوڕێی خۆم لە هەرسێ فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنی پارتی و یەکێتی و خزمەت چوینە لای وەزیری دارایی بۆ کێشەیەکی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە لە ناو ئەنجومەن کە بووینە بربەست و ئاستەنگ بۆ ئەوەی نەیەڵێت کە ئەنجومەن کارەکانی خۆی وەکو پێویست ئەنجامدا. ئەو کێشەی ئێمە بۆی چوبووین بۆ لای بەڕێز وەزیری دارایی ئەوە بوو کە هەیکەلی ئیداری ئەوە ساڵونیەوەکە کە ئێمە لەو خولەی تێداینە هەیکەلی ئیداری ئەنجومەنی پارێزگا تاکو ئێستانیەوە هەروها 9 ساڵەکەی پێشتری ئێمەش کە خولی پێشتری ئێمە بووە، ئەوانیش هەمان کێشیان هەبوو و هەیکەلیان نەبوو. کەواتە 10 ساڵ و نیوە دەستگایەکی هەڵبژێردراوی خاوەن 750,000 دەنگدەری سنووری پارێزگای هەولێر یەکەی کارژێڕی و میلاچی مۆزەفین و هەیکەلی ئیداری نەبیتن. تۆ هەم کەس دەزانێت کە فەرمانگەیەکی ئاسایی بەسیط لە ناحیەک یاخود لە قەزایەک یاخود لە ناو شاری هەولێریش هەیکەلی ئیداری خۆی هەیە، بەڵام تاکو ئێستا ئەو هەیکەلە بۆ ئەنجومەنی پارێزگای هەولێر پەسەند نەکراوە. ئێمە سەرڕای ئەوەی کە لە ئەنجومەنی پارێزگا ئەو هەیکەلەمان پەسەند کرد بە تێکڕای دەنجی هەموو ئەندامان ڕەوانەی وەزارەتی دارایی کرا. وەزارەتی داراییش کە بۆمان ڕوو بۆ لەو سەردانەمان کە لە مانجی سێوە نووسراوی کردەوە بۆ سەرۆکی ئەنجومەن. هەروەکو وتم ئێمە ئەو کاتەی کە سعات 9 بوو موعیدمان هەبوو لەگەر بەڕێز وەزیری دارایی کۆبوونەوەکەش لە هەمان کاتدا بوو. بەڵێ ئەوان هەندێکیان چوو بوون لەگەڵیان دانیشت بوون. کاتە کاک عەبدوڕەحمان تۆ باسی لەوە کرد کە تاوکو ئێستا هەیکەلی ئیداری نیە، ینی ئەنجومەنی پارێزگای هەولێر، ینی بۆچی کە تاوکو ئێستاەوە هەیکەلە دروست نەکراوە، یا ئەتوانرێ ئەنجومەنی پارێزگاکان بۆچی نەیتوانیوە ینی لە ئاستی خزمەتگوزارەکانی خەڵکا بێەوە بە ئەرکەکانی خۆیان لەستێ، بۆ چ ڕێگریەک لە بەردەم ئێوایە؟ بەڵێ خۆی پرسیارەکەت لە جێە. ئێمە لە ساڵی ڕابردووە ئەو هەیکەلەمان پەسەند کردووە، ڕەوانەی وەزارەتی داراییمان کردووە، وەزارەتی دارایی ڕەوانەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم کردووە، بەڵام تاکو ئێستا سەرۆکایەتی حکوومەتی هەرێم وەڵامی ئەو داوای ئێمەی نەداوەتەوە و پەسەندی نەکردووە بۆ ئەوەی ئێمە بتوانین هەیکەلەکەی دامەزرێنین ناو ئەنجومەن، چونکە کە تو هەیکەلت نەبی میلاکرد نەبی ناتوانانی هیچ مۆزەفێک ئێستا بۆ زانیاری زەنابێت لە ناو ئەنجومەنی پارێزگا یەک مۆزەفیشمان نییە بە ڕسمی کە عادی ئەنجومەن بێ. 3-4 فەرمانبەرمان هەیە ئەوانش بە تەنسیب هاتوونە ماوە دەبا داوا لە فەرمانەکانی پێشویان بکەین بۆ ئەوەی تەنسیبەکان نوێ بکرێتەوە. ئەوەش بەڕاستی بێڕێزیە بەرامبەر ئەنجومەن دەکرێت بەراوێزخردنی ئەنجومەنە و هەروها ئاستەنجی تریشمان هەیە نەکارەوە چکات و ئێستاگەر لەوەی ئەگە هەیکەلی ئیداری نەبی یەکەی کارژێڕی نابی واتە بودجەت نابی واتە ناتوانانی خەرجیەکانی پێویست بۆ ڕۆژانەی لێژنەکان، چکە و لێژنانە پێویستیان بە خەرجی هەیە کە بتوانن سەردانی شوێنەکان بکەن بچن بە دوواداچوون بۆ کار و چالاکیەکانیان بکەن، بەڵام ناتوانین ئێستا ئەو ئەندامان بە ڕێزانەی خۆمان لەسەر ئەرچی خۆیان بە سیارەی خۆیان بە پارەی خۆیان ئەو کارانە ئەنجام دەدەن. بەڵام ئەوە بەڕاستی بە شێوەیەکی کاتیە و لە سنوورداریشە، ینی ناتوانن هەموو شوێنێک بکەن. ئێمە بەرپرسین لە هەموو قەزا و ناحیەکان و گوندەکانی سنووری پارێزگای هەولێر، بەڵام ئەم ئێستا کار و چالاکیەکەمان تقریبان لە ناو سنووری شاری هەولێرە و هەروها ئەستەنجی دیشمان هەیە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە کە پارێزگایە، ئەوانش ئاستەنگمان بۆ دروست دەکەن و هەروها ئاستەنجی دیشمان هەیە. ئێمە ڕخنەمان لە دەستەی سەرۆکایەتی خۆشمان هەیە، دەستی سەرۆکایەتی ئەنجومەنیش هەیە وەکو پێویست کارەکانیان ئەنجام نادەن و بە دوواداچوون بۆ کار و چالاکیەکانی ئێمە دادەن.
لای حکوومەتە قورسە وەڵامدانەوەی حکوومەت بۆ ئێوە یاخ بە دوای ڕۆشتون بزان بۆچی وەڵامتان نەدراوەتەوە ئەو داواکاری کە کردوتانە هەروەکو عرضم کردی من لەگەڵ هاوڕێکانم کە چوین سەردانی بەڕێز وەزیر داراییمان کرد بۆ ئەو بووکە پیان برێن بۆ تاخیرتان کردو ئەوانش کە بە دوواداچوونی کرد بەڕێز وەزیر لە پێش ئێمە بانجی مدیر عامەکانی کرد بەدیار کرد کە ئەوان کتابی خۆیان کردو و بەرزیان کردەوە بۆ سەرۆکی حکوومەت بەڵام سەرۆکی حکوومەت تاکو ئێستا وەڵامی نەداینەوە ئەوەش وا دەخوێندرێتەوە کە بڕیارێکی جددی و ئیرادەیەکی جددی و سیاسی نییە بۆ ئەوەی ئەو ئەنجومەنانە نەکارەوەی هەولێر ئەی دهۆکەوی سلێمانی کەەوە ئەکتیف بکرێت چکات و کە بتەوێت ئەنجومەنێک ئەکتیف بکێت دەبی دەسەڵاتەکانی بدەیت دەبی پێداویستەکانی بۆ دابینکەی بەڵام هیچ لەو شتانەی بۆ نەکراوە ئێمە بەڕاستی ئەستەنجی زۆرمان دێتە پێشی جگە لەو هەیکەلە ئیداریەی ئێمە داوای داتا و زانیاری دەکەین بانکێشتی بەرپرسەکان دەکەین بۆ ئەوەی بێنە لای لێژنەکانی خۆمان بۆ ئەوەی ڕوونکردنەوەمان بدانێ یاخو لێپرسینەوەیان لێ بکەن بەڵام بەداخەوە بەم دواییە بەڕێز پارێزگاری هەولێر بە کاک عەلی وتووە کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێرە پێی وتووە هەموو ئەو نووسراوانەی کە ئێوە دەیکەن لە سنووری پارێزگا دەبی بەلای ئێمندا بڕۆ بە فلتەری مەحافزەیدا بڕۆ ئەوەش پێچەوانەی یاسایە چووکە ئەنجومەنی پارێزگا بەرپرسە لە هەموو دام و دەستگاکانی سنووری پارێزگای هەولێر بە پارێزگاشەوە ئێمە هەروەکو دەزانن لە یاسایەکەدا هاتووە دە ئەندام دەتوانی بانکێشتی بەڕێز پارێزگاری هەولێر بکاتن بۆ ئەوەی لێپرسینەوەی لەگەڵ بکە یاخود ڕوونکردنەوە بداتن یاخود هەر بابەتێک بی کە پێویست بکە بێتە ناو ئەنجومەن بەڵام بەداخەوە ئێمە لە کاتی تەقینەوەکەی شاری هەولێر کە بەڕێز پارێزگار سەرۆکی لێژنەی ئەمنی پارێزگای ئێمە نەک هەر بە واژۆی ئەندامان بەلکو بە بڕیاری ئەنجومەن بڕیارێک دراکەوە سەرۆکی لێژنەی ئەمنی بێتە بەردەم ئەنجومەن بەڵام تاکو ئێستا ئەوە 6 مانگە تاکو ئێستا نەهاتووە. بەڵێ کاک عەبدوڕەحمان تۆ باسی لەوە کرد کە دەسەڵاتتان نییە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کاتەکە ئێوە دەزان دەسەڵاتتان نییە بۆ بیر لەوە ناکەنەوە ینی ئەمە بەلایەنەکانی خۆتان بڵێن دەست لە کار بکێشنەوە ینی ئەمانەتان تاوتوێ کردووە باستان کردووە بڵێ ئێمە وەکو ئەو سێ فراکسیۆنێک کە ئێستا با بڵێن لە هەولێر وەکو ئۆپۆزیسیۆنین بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و لیستی خزمات کۆبنەوەیەکمان کرد پێش دوسێ مانگ وتمان بە هەلوێستێک وەگرین کە پاش ئەوەی کە یاداشتێکمان بەرز کردەوە بۆ هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێم سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان ئەو کات کە مانجی 4 بوو ئەو یاداشتەمان بەرز کردەوە داوامان لێ کرد کەەوە ئەنجومەن پشتگیری لە ئەنجومەن بکرێ و وا بکرێتن ئەنجومەن کارەکانی خۆی بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 کارەکانی ئەنجام دە و بربەستی پێش دروست نەکرێتن بەڵام تاکو ئێستا ئەوە 4 مانگ زیاترە تاکو ئێستا وەڵامیان نەداینەوە بەڵام ئێمە کۆبنەوەیەکمان کرد ئەو سێ فراکسیۆنە بڕیارماندا وا پێمان باش بوو کەەوە چاوەڕێ بکەن بۆ ئەوەی بزانین پرسی سەرۆکایەتی هەرێم ئەگەر بەو زوانە یەکلابی بیتەوە بۆ ئەوەی پاش ئەو یەکلابوونەوەی پرسی سەرۆکایەتی ئێمەش هەلوێست بنوێنین یەک لە خیارەکانی ئەوەمانە کە داوا بکەین ئەنجومەن هەڵبوەشێتەوە چونکە لەیەک بڕگەکانی یاسای ژمارە 3 ئەوەیە دەڵێ ئەگەر ئەنجومەن نەیتوانی ئەگەر ئەنجومەن نەیتوانی کارەکانی خۆی جێبەجێ بکە و نەیتوانی ئەرکەکانی سەرشانی جێبەجێ بکاتن پەرلەمانیش دەتوانی متمانەی لێ بستێنێتەوە و هەریوەشێت و هەروەها بەخۆی دەتوانی بە سەرۆکایەتێکە کردووە وەڵامیان دانەوە بەڵێ هەتاکو ئێستا وەڵامیان نەداینەوە ئێمە هەروەکوتم لە کۆبنەوەکەی ئەو سێ فراکسیۆنە بڕیارماندا لە نێوان خۆمان کە چاوەڕێ بکەین ئەگەر باس لەوە کرد کە بربەستان دروستەکە کێ بربەستە لە بەردەم ئەو سێ فراکسیۆنی کە ناو دێنا بۆ کارکردن لە ئەنجومەنی پارێزگای هەولێر خۆی بربەستەکەن هەروەکو وتم لە پارێزگای و لە دەستی سەرۆکایەتیشە هەردوو لە ئەگەر تەماشای پێکاتی دەستی سەرۆکایەتی بکەیت دەبینی سەرۆکی ئەنجومەن پارتیە جێگرەکەی تورکمانە سکرتێرەکەی برامەسیحیەکانەوە هەمووشیان هاوپەیمانن لەگەر یەکتر
ئەوان هەمویان حەفتە کورسی پێک دەینن ئەوان زۆرینەنە ناو ئەنجومەن ئێمە 13 کورسیمان هەیە پارتی 12 کورسی هەیە بەڵام بە سوودوەرگرتن لە 5 کورسەکەی کۆتا هەموو بڕیار و ئەو بانکێشت و وەرگرتنی داتا و زانیاری هەموو لە دەست ئەوانە ئەگەر ئەوان بۆمان نەکەن ئێمە ناتوانین کتابێک بەرزکەینەوە بەبێ ئەوان وها پارێزگاش بوویتە بەربەز لە بەرامبەر مارووەکو وتم ئەو فەرمانی داوە کە هەموو نووسراوەکانی ئەنجومەن لە ڕێگای پارێزگارەوە بێ ئەوەش ناکرێتن چکە لە محافەزەی سولێمانی وایە نە لەوی دۆک وایە تەنیا لەوی هەولێر وایە خۆی مەفروزە ئێمە ڕاستەوخۆ ئەو نووسراوانەی کە دەیکەین ڕاستەخۆ بۆ دام و دەستگاکانی حکوومەت بچێت نەک بۆ پارێزگا و پارێزگاش لەوان ئێستا بۆ نمونە من داوای لێژنەی دابشکردنی خانوەکانی کۆریم کردووە وەکو لێژنەی وەبەرهێنان و ئاوەدانکردنەوە ئەوە زیاتر لە 2 مانگە کتابیشمان کردووە بە تەلەفۆنیش قسەم لەگەڵ بەڕێز جێگەری پارێزگار کردووە بەڵام تاکو ئێستا ئەو کەسێک لەو ئەندامانەی ئەو لێژنەیە نهاتۆ بەردەم ئەنجومەن یاخود بۆ لای لێژنەکەمان تاکو و ڕووکردنەوەمان بداتێت چۆنیەتی دابشکردنی ئەو خانووە کۆریانە چکە سکاڵایەکی زۆر ڕۆژانە دێتە لامان و خەڵک گلەیی هەیە لە شێوەی دابشکردنی ئەو خانووانە. بەڵێ کاک عەبدوڕەحمان خەڵک دەنگی بەیەوەدا بە هەموو لایەنەکان بۆی کە شەڕی مافەکانیان کەن و ئیشیان بۆ بکەن. ئێستا تۆ باس داواکەیکان لە ئەنجومەنی پارێزگا ئێوە هیچ دەسەڵاتێکتان نییە ئەنی ئەی هاوڵاتی ڕوو لە کێ کات بۆ هاوڵاتی حەقی خۆیتی گلەیمان لێ بکە حەقی خۆیتی زارێشتر دەنجشمان پێ نەداتن بەڵام ئێمە بەتاکید ماوەیەشتر هەولێستمان دەبی ئێمە بەو شێوەیە قبوڵی ناکەین ئێمە بۆ ئەوی نهاتوینێ بەس دابنیشین و کە هیچ کار نەکەین و ئێمە دەمانەوێت لە ئاز بەڵێنەکانمان بی چکە بەڵێنێکی زۆرمان بە خەڵک داوە خەڵک چاوەڕێی کارمان لێ دەکاتن ناکرێت ئێمە هەر دابنیشتین و سەرماگان ئەگەر پارە هەبیتن معاشی وەک بگرین ئێمە ڕاستی لەسەر ئەو شاشە پیرۆزەی ئێوە دەڵێم بەڵێن بە خەڵک دەدەم کە ئێمە هەڵوێستمان دەبی ماوەیەشتر ئێمە بێندەنگ نابین لەو حاڵەتە جمودەی کە لە ناو ئەنجومەنی پارێزگای هەولێر هەیە. بەڵایە زۆر سپاس بۆ عەبدوڕەحمان عومەر سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. بەردەوامین.